پێنج مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا تێپەڕ دەبێت و چەق بەستوویەکی سیاسی قوڵ بەغدادی گرتووەتەوە. ناکۆکی نێوان پارتی وێکێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار و دابەشبوونی ماڵی شیعە لەسەر کاندیدکردنی نووری مالیکی بۆ پۆستی سەرۆکایەتی حکوومەت دانیشتنی چارەنووسسازی ڕۆژی شەممەی خسووەتە بەردەم ئەگەرێکی نادیار و سیناریۆیەکی دووبارە بووەوە. بڕیاروایە ڕۆژی شەممە 11 نیسانی 2026 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ کۆ ببێتەوە. بەڵام ئەم کۆبوونەوەیە با کێشمەکێشێکی توندی سیاسی نێوان لایەنە سەرەکیەکان دەورە دراوە. شرۆڤەکارانی سیاسی دەڵێن تا ئێستا ڕێکەوتنێکی کۆتایی لە ئارادا نییە و بەهۆی بەردەوامی ناکۆکیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پۆستی سەرۆکۆمار هێشتا یەکلایی نەبووەتەوە کە ئایا دانیشتنەکە بەڕێوە دەچێت یان نا. ململانەی کورد لەسەر پۆستەکانی بەغداد مێژوویەکی دوور و درێژی هەیە. لەم خولەشدا پارتی دیموکراتی کوردستان بۆ جارێکی دیکە فواد حوسێنی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار کاندید کردووەتەوە. لە بەرانبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان نزار ئامێدی بۆ هەمان پۆست پێشنیاز کردووە. ئەمەش لە کاتێکدایە ئەگەر دانیشتنەکە بەڕێوە بچێت و هیچ لایەکیان سازش بۆ ئەوی دیکە نەکات کاندیدەکان لە ناو هۆڵی پەرلەماندا ڕوبەڕووی یەک دەبنەوە هەروەک چۆن لە ساڵی 2022 دوجار لەسەر عەبدولەتیف ڕەشید ڕێککەوتن. دیوەکەی دیکەی ئەم قەیرانە لە ناو ماڵی شیعەدایە کە کێشەی سەرەکی ئەم ماڵە کاندیدکردنی نووری مالیکیە بۆ پۆستی سەرۆکۆزیران کە تا ئێستا لەگەڵ بوونی ناڕەزاییەکانی دۆناڵد ترەمپ لە کاندیدکردنی ئامادە نییە بکشێتەوە. لایەنەکانی وەک ڕێکخراوی بەدر و دەوڵەتی یاسا پاڵپشتی لە مالیکی دەکەن، بەڵام لایەنەکانی وەک بزوتنەوەی سادیقون و عەمار حەکیم دژی ئەم هەنگاوەن و پێیان باشترە محەممەد شیع سوودانی بۆ خولی دووەم بمێنێتەوە. ئەم دابەشبوونە تەنانەت لایەنە سوننە و کوردەکانیشی گرتووەتەوە بە جۆرێک کە حەلبوسی دژی مالیکیە و لە بەرانبەردا سامەڕایی و بەشێک لە کورد پاڵپشتی لێ دەکەن. بە پێی ئەنجامە پەسەندکراوەکانی هەڵبژاردن پەرلەمان لە 329 کورسی پێک دێت کە شیعەکان بە 186 کورسی زۆرینەن، دوای ئەوانیش سوننەکان بە 75 و کورد بە 56 کورسی دێن. چاودێران هۆشداری دەدەن کە ئەگەر حکوومەتی داهاتوو لەسەر بنەمای چارەسەری قەیرانەکان دروست نەکرێت و تەنها حکوومەتی قەیران بێت ئەوە عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕوبەڕووی گۆشەگیری دەبێتەوە و قەیرانە ئابوووریەکان سەختتر دەبن. هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق بە دەنگی دوو لەسەر سێی ئەنجامانی پەرلەمان دەبێت کە 220 ئەنجامە لە کۆی 329 ئەنجام. نیسابی دانیشتنەکەش پێویستی بە ئامادەبوونی 220 ئەنجام پەرلەمان هەیە و لە گەڕی یەکەمدا پێویستە کاندید 220 دەنگ بەدەست بهێنێت. هەر کاندیدێکیش ئەو دەنگەی بەدەست نەهێنا ئەوە لە گەڕی دووەمدا هەر کاندیدێک زۆرترین دەنگی هێنا دەبێتە سەرۆکۆمار.